بێگومان کە باس لا کێشەی کارەبا دەکەین یەکسەر عێراقمان دێتە بەرچاو چونکە ئەو بوجە زەبەلاحەی کە بۆ کەرتی کارەبا دەستنیشان کراوە لە ساڵی 2024 و دەبوایە کە کێشەی کارەبا چارەسەر بکرێت بە پێچەوانەوە ئەوەی کە بینیمان لەم هەواڵانەی کە تێپەڕی و ڕۆی بەشێک لە خەڵکەکە تەنانەت لە ڕۆژە 3 بۆ 4 کاتژمێر کارەبایان هەیە. ئەمانەیە گفتوگۆی زیاتر بکەین هۆکارەکەی چییە؟ عێراق لەبرێ کە کارەبا بفرۆشێت کارەبای نیشە کە بیدا بە هاوڵاتیانی. علی ساحب چالاکوان و شۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵمانە وەڵام دەری پرسیارەکانمانە بێت. ئەم کاتت باش بەڕێز علی. پلەکانی گەرما لە عێراق 50 پلەی سیلیزی زیاتر تێ ئەپەڕێنن. کارەباش کەم بۆتەوە. کێ لەم دۆ خەبەر پرسیارە؟ بەڵێ سڵاو لە تۆ و لە سەرجەم بینەرانی کەناڵەکەتان و هەموو هاوڵاتیانمان لە باکوورەوە تاوەکو باشوور بێگومان دۆخی ئەو دۆخی کەوا ئێستا هەیە لای هاوڵاتیان بەتایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراق گەیشتۆتە ئەوەی کەوا بتەقێتەوە دۆخەکە بەڕاستی دوای ئەوەی کەوا چەندین بەڵێن دراوە لایەن حکوومەتەکانەوە حکوومەیەک لە دوایەکەکانەوە بۆ ئەوەی بتوانرێت کارەبا چارەسەر بکرێت بەڵام تا ئێستا ئەم کێشەیە چارەسەر نەبووە زیاتر لە چەندین ملیار دلار بێگومان خرج کراوە بۆ ئەمە بەڵام ئەمە تا ئێستا چارەسەر نەکراوە وەک ئەوەی دەبینین کەوە واقعی کارەبا پەیوەنددارە بەوەی کەوە کاتێک پلەکانی گەرما بەرز دەبێتەوە و دەگاتە نیوەی پلەی کوڵان ئەمە کێشەیە زیاتر بەرچاو دەبێت بۆیە ئەمە ڕاستیەکە واتە هەردوو کەرتی ئاو و کەرتی کارەبا کێشەی تێکەوتووە ئەمە تا ئێستا چارەسەر نەکراوە بۆ هاوڵاتیانی عێراقی هاوکات چەندین جار کارەبا هاتووە دوای چەند خوڵەکێک کوژاوەتەوە ئەمەش هۆکاری ئەوەیەکەوە پرۆژەکان سەرکەوتو نەبوونە سەرڕای ئەوەی کەوا عێراق لەگەڵ چەندین وڵات ڕێکەوتنامەی هەیە بۆ دابینکردنی کارەبا لە ئێران و سعودیە و مسر بە هەمان شێوە بەڵام سەرڕای هەموو ئەمە ئێستا کارەبا بۆ ئوردنیش دابین دەکات بەڵام ئەمە بێگومان نەبووەتە هۆی ئەوەی کەوا کێشەی ناوخۆی کارەبا بۆ هاوڵاتیانی عێراق چارەسەر بکرێت بۆیە هاوڵاتی عێراق حەز بەوە دەکات کەوا حکوومەت ستەمی لێ دەکات و کێشەکەی بۆ چارەسەر ناکات بە تایبەتی لە وەرزی هاوین چونکە دۆخەکە زۆر گەرمە بەڕاستی کەش و هەوا گەرمە زۆر باشە بەڕێز عەلی بەو پێی کە عێراق لە ناوچەکە بە شێوەی تۆپۆگرافیەکەی خۆی وا هەڵکەوتووە ئێمە 6 مانگی وەرزی ساڵ گەرمە یعنی هەر لە هاوین حساب بکرێت بەڵام هیچ ساڵانە کە کاتژمێرەکانی کارەبا لە وەرزی گەرما چاک ناکرێتەوە دووبارە ئەکرێت یعنی ئەو ماوەیە زۆریشە بۆچی هەوڵ نادەن کە چاک بکرێتەوە هۆکار چییە؟ بەڵێ بە هیچ شێوەیەک پلانێکی استراتیژی بۆ ئایندە نییە بەڕێز دەمەوێت شتێک پێ بڵێم کارەبا لە عێراق ئەمە واقعەکی سیاسیە و هەندێک وڵاتی گەورە یاخود وڵاتی گەورە فشار دەخەنە سەر عێراق بۆ ئەوەی نەتوانێت ببێ بە خاوەنی وزە بە شێوەیەکی گشتی و کارەبا بە شێوەیەکی تایبەت بۆیە بەرپرسە باڵەکانی عێراقیش لەمە دەترسن و ترسنۆکانە جوڵە دەکەن لەم بارەیەوە بۆیە بەرزبوونەوەی پلەکانی گەرمە بەداخەوە عێراق ئێستا وڵاتێکی دیارە کە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بەهۆی کاریگەریی ڕاستەوخۆی گۆڕانی کەشوهەوای هەیە ئەمەش زیاتر دەبێت لە چەند ساڵی ئایندەدا بۆیە وڵاتەکە ئێستا بە شێوەیەکی گشتی ڕوبەرووی ئالنگاریەکی گەورە بووەتەوە بۆیە پێویستە ئێستا چەند ڕێکەوتنێک هەیە لە نێوان عێراق و کۆمپانیای سیمەنسی ئەڵمانی بەڵام تا ئێستا نەتوانراوە کارەبا دابین بکرێت بۆ هاوڵاتیان کاتێک ئەم ڕاستیانە دەڵێن بێگومان
لە ڕووی زانستی و لە ڕووی گۆڕپانیەوە ئەومان پیشان دەدکەوە حکوومەت درۆ لەگەر هاوڵاتیانی خۆی دەکات. باشە کاتە بەڕێز عەلی لە 2023 بە ملیاران دۆلار بۆ کەرتی کارەبا دابین کراوە حەقی خۆی نەبوو کە ئێستا عێراق بتوانێت جگە لەوەی کە کارەبا دابینەکا بۆ هاوڵاتیانی کارەباش بفرۆشێت؟ ئەگەر بێت و بەراوردکاریەکی ئاسام بکەین لەگەڵ میسر خۆتان دەزانین زیاتر لە 100 ملیۆن زیاترە ژمارە دانیشتوانی هاوکات ئەوان 6 ملیار دۆلار بۆ کەرتی کارەبا بەکاردێنن لە ڕێگەی کۆمپانیای سمنزی ئەڵمانیەوە. میسر خۆتان دەزانن سێ هێندەی عێراقە بۆیە میسر ئێستا دەتوانێت کارەبات نەک تەنیا بەرهەمبێنێ بەڵکو هەناردەشی بکات بەڵام لە عێراق زیاتر لە 8 ملیار خرج کراوە بۆ بەرهەمهێنانی کارەبا بەڵام تا ئێستا ئەم کێشەیە چارەسەر نەکراوە چونکە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ئەو کەسێکەوە دۆسیەی کارەبای بەدەستەوەیە دزی دەکات لەم دۆستەیە بۆیە ناتوانێت عێراق کارەبا بەرهەم بێنێت سەرڕای ئەوەی کەوە وەزارەتی کارەبا کە ئێستا لە چوارچێوەی هەماهەنگیەوە نزیکە دەمەوێت ناویشی بڵێم حوسێن شارستانی ئەو دەڵێ عێراق لە ساڵی 2013 دەگاتە ئەوەی کەوا کێشەی کارەبایی نامێنێ و تەنانەت هەناردەشی دەکات بەڵام لەو ڕۆژەوە تا ئێستا واقعی کارەبا ڕوونە و ئێستا زیاتر بەرەو دواوە دەچێت لە ناوچەکانی ناوەڕاستی عێراق و باشوور ئەم دۆخە زۆر ڕوخێنەرە کارەساتبارە چونکە خەڵک وا بیر دەکەنەوەکەوە بەرپرسان درۆیان لەگەڵ دەکرێت. باش بەڕێز عەلی بۆ خۆتان دەزانن ئەوەندەی کە ئەبێ کارەبای نیشتیمانی هەبێت کە نییە لەبری ئەوە کارەبای مۆلیدەکان لە گەڕەکەکان دانراوە و ئاماژەت بۆەوە کرد کە ئەمە دەستێکی سیاسی لە پشتە بۆ ئەوەی کە ئەم کەرتە مەبەستم لە ڕووی پێدانی کارەبایە بە مۆلیدە بە هاوڵاتیان زیاتر گەشە بکات و حیزبەکان پشکی خۆیان وەربگرن سیاسەکان پشکی خۆیان وەربگرن لە دەرەنجامە فریای ئەوە ناکەون کە لە ڕووی چاکردنی کارەبا چاکن بۆ هاوڵاتیان یعنی لە هەردوو لاوە هاوڵاتیانی عێراق باڵین لە ڕووی کارەباوە ستەمیان لێ ئەکرێت چ لە ڕووی مۆلیدەکەوە چ لە ڕووی کارەبای نیشتیمانیەوە پێتان وایە چ شتێک ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم دۆخە باشتر بکات؟ من باوەڕم وانییە دۆخەکە چارەسەر بکرێت تاوەکو گەندەڵی هەبێت وەک ئەوەی کە لە سەرجەم وەزارەتەکاندا هەیە بە تایبەتی لە وەزارەتی کارەبا ئەو شانۆیە کەوا هەیە لە نێوان ئەم لا ئەم لا یاخود وەزیری کارەبا هەڵدەستێ بە سەردانیکردنی وێستگەکان یان گوتەبێژی وەزارەتی کارەبا دەڵێ کارەبا باش دەبێت بێگومان ئەمە درۆیە. خاوڵاتیانی عێراقیش باوەڕیان بەمەوە نییە پێشتریش باوەڕیان نەبووە لەبارەی مۆلیدەکانەوە مۆلیدە تایبەتەکان لە ڕاستیدا نەیتوانی بێ بە جێگرەوەی وزەی نیشتیمانی کارەبای نیشتیمانی چونکە بە شێوەیەکی ڕوون کارەبا نییە لە ڕووی ڤۆڵتیەی بەرزەوە نییە هاوکات نەیتوانیوە هاوڵاتیان بتوانن باشتر بەکاربێن چونکە ژمارەی نرخی ئەمپێرەکان زۆر زیاد بووە کە دگەیشتە $10 ئەمەش بۆتە هۆی قەیرانێکی گەورەی کارەبا لە عێراق بۆیە ئەم مۆلیدانە بێگومان جێگرەوەی کارەبانین و نەیانتوانیوە وەزارەتی کارەباش نەیتوانیوە دۆسیە جیاوازەکان لەم بارەیەوە چارەسەر بکێت مەبەستم دۆسیە گەندەڵیەکانە پێویست بوو کە ئەم کارەبایەت دابین بکرێت ئەمە شتێکی سەخت نییە خۆ دەکرێت گاز لە دەرەوە هاوردە بکرێت و ئەم کێشەی چارەسەر بکرێت بۆیە عێراق ئێستا لەژێر ڕەحمەتی ئەم وڵاتانەدایە بەڕاستی بۆیە عێراق وڵاتی هەناردە کارە بەڵام لە ڕووی کارەباوە کێشەی هەیە. بەڵێ ئێمە سپاس دەکەین عەلی ساحب چالاکوان و شرۆڤەکاری سیاسی لە بەغدا
لەسەر دۆسەی کارەبا لەگەڵمان بوویت لە عێراق.